سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی ئەزیز بەردەوامین لە باسکردنی زنجیرە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بووە، پارێزگا و گشتێکەی چەندە، تاوەکو وەکو بناغە و بنچینەیەک ئەو کۆنمرانەی کە لە 2022-2023 هاتوونەتەوە وەکو ساڵی خوێندنی زانکۆ و پەیمانگاکان تا چەند ئەتوانین ئێمە سوودی لێوە بگرین لە کاتی پڕکردنەوە ئەلبەتە تەنها بەرچاوڕوونی و ئەوەیە کە بزانین ساڵانی پێشتر چەند بووە تاوەکو ئەو بەشانی دڵخوازی خۆمانن بە نزیکەی هەڵیان بژێرین. ئەلبەتە ئێمە دەست بە ڤیدیۆی نوێ ئەەکەین، زانکۆیەکی نوێ بۆ ئەوەی خۆشەویست باسەکەین کە ئەویش زانکۆی سۆرانە. با بزانین زانکۆی سۆران چەند کۆلێژی هەیە و کۆلێژەکانی چەند بەشن، هەر بەشێک کەمترین کۆنمرەکانی چەند بووە. تەمان لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی یاخود فاکەڵتی ئەندازیاری لە زانکۆی سۆران بۆ ئەوی خۆشەویست دەکەین. بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان سەبارەت بە کۆلێژی ئەندازیاری یاخود فاکەڵتی ئەندازیاری لە زانکۆی سۆران تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن و با پێکەوە بزانین کەمترین کۆنمرەکان چەندن. کۆلێژی ئەندازیاری یاخود فاکەڵتی ئەندازیاری لە زانکۆی سۆران لە سێ بەش پێک دێت کە بریتین لە ئەندازیاری شارستانی، زانکۆڵاینی پارێزگا 85.16 و گشتێکی 90.933، پارالێلی پارێزگا 80.2 و گشتێکی 87، بەشی ئەندازیاری کیمیا 80.72 زانکۆڵاینی پارێزگایە و 81.92 گشتێکەیەتی، پارالێلی پارێزگا 83.6 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە، ئەندازیاری نەوت 80.36 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 85.92، پارالێلی پارێزگا 80 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەیەتی. قوتابیان و خوێنکارانی ئەزیز، ئەوەی کە باسمان کرد لێرەیە بریتی بوو لە فاکەڵتی ئەندازیاری لە زانکۆی سۆران بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرانەی بۆ ئێوەی خۆشەویستی باسەکەین جێگەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت و بتوانین سوودێکتان پێ بگەێنین. هەر بابەتێک ڕوون نەبوو یاخود پێویستان بە ڕوونکردنەوەی زیاتر هەبوو لەبارەی کەمترین کۆنمرەکانەوە، ئەوە ئەتوانن بە کۆمنت لە یوتیوبەکەمان بینێرن یاخود لە ئەنستاگرام بە هەمان ناو و ناونیشان بە پرسیار بۆمان بنێرن و ئێمەش لە خزمەتە بین تاوەکو جوانترین ڕوونکردنەوەتان پێشکەش بکەین. هیوامان سەرکەوتنتانە. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.